گەرم و گەشتەی سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا من گوڵناز لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی ئاسۆی بەرابەری. ئاماری منداڵانی کار ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەهۆی فەقیری و نەداری و گرانی لە ڕادەبەدەر ڕوو لە زیادبوونە و منداڵان بۆ یارمەتی بنەماڵەیان مەجبورن قوتابخانە جێبهێڵن و ڕەوانەی بازاڕی کار بن. لە بەرنامەی ئەم جارەماندا میوانداری بەڕێز ئارێز محەممەدی کە سەبارەت بەم دیاردەیە گفتوگۆیەکمان بێ. فەرمونون تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێیارێز ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. سڵاوڕێی زۆر سپاس، منیش سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانتان. زۆر سپاس، بەخێر بێن. هاوڕێیارێز منداڵانی کار بە چه کەسانێک دەڵێن؟ ئەسڵ سەرەتاکە کە باسی لە مناڵ ئەکرێت هەستەکەی باس لە ڕیشە ئەەکەی. ئیسە بە تایبەتیە گەرگەرێکمان بە تەحلیلێک لەسەر کۆمەلگا بکەین، مناڵ وەکو ڕیشەی ئەو کۆمەلگاوایە، وەکو بناغەیەکە بۆ گەشەی ئەو کۆمەلگایە بەڕاستی. بەڵام بەداخەوە کە زیاتر و قوڵتر لێ دەڕوانین، ئەوەی کە هەروە خۆت باست کرد مناڵانی کار، ئەوەیە کە پەسوەندێکی تری پێزیاکەین کار، بەداخەوە مناڵانێک کە گرێتەوە کاخوار 18 ساڵن و بگرە تەمەنیشیان لە نێوان 5 بۆ 10 ساڵە و مەجبور ئەکرێن، ناچار ئەکرێن لەژێر باری ئەو هەلومەرجێ کە تیا کەوتووە بکەوێتە کارکردن. جایترە و هەلومەرجە ئەتانێت تەنها نەبەسێتەوە بە یەک شت، ئەبەسێتەوە بە چەندین شت کە منەتانم سەرەتاییەکەی خود ئەسڵیتینەکەی بگەڕێنەوە بۆ فەقر و هەژاری و دەستەنگی یەکێکە لە هۆکارە یەکجار سەرەکیەکانی ئەوەی کە مناڵی کار دروستەکە. بەڵام ئەمە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی ترەتانێت بگۆڕێت. بۆ نمونە گەرمە سێری جیهان بکەین، ئەگەر مناڵانی کار لە تەواوی جیهانە ببینین، ئەتوانین کە بێڵین ئامارێکی یەکجارکەمیشمان نایەتە دەست. و لەویا بازم فەقر هەژاری دەوری یەکجار زۆر گرنگە بینێت. بۆ نمونە هەر لە ساڵی 2015 ئامارێک هاتوتە دەست کە نزیکەی زیاتر لە 19,000 مناڵ قاچاق کراوە کە بۆ ئەوەی کە لە کارگا پیشەسازیەکانە کار بکرێن، یا خود لە کارگەی بەرهەمهێنانی شکولاتە کاکاووە کار بکرێت لە ساحلی ئاجەگەر هەڵە نەبم ناوەکەیەتی لە غەربی ئافریقایە کە کۆمەڵێک مناڵ لەوێ بە قاچاق ڕەوانە کراوەکە لەوێ کارکە لەژێر باری سەختترین هەلومەرجە کە لەوێ هەم فەقر و هەم فەرهەنگ لەوێ بەڕاستی دەور ئەبینێت و لێرەی جار کاریگەرێکی خراپی هەیە لەسەر مناڵ. بەڵام ئەگەر من بمانەوێت کە چاوێک لە ئێرانە بخشێنین، ئەوێنی مەسەلەی کاری مناڵ تەنها نابەستێتەوە بە فەقر، لەوێ تۆ سیاسەتیش دۆرە بینێت، لەوێ تۆ فەقری فەرهەنگیش دۆرە بینێت، لەوێ تۆ فەقر و هەژاری دەورە بینێت، لەوێت نەبوونی ئیمکاناتی باش دەورە بینێت. و لەوێشەوە بۆ کوردستان بە هەمان شێوەکە گەرێمە چاوێکیش زیاتر بە کوردستانیشا بخشێنین بە پێ و هەلومەرجێکە لە کوردستانیشا هەیە، بۆیە ئەسڵ ڕووی دیدمان بۆ ئێران نکاتەوە بە دوو بەش، کوردستان و ئێران، کە ئەوش بە هەمان شێوە هەلومەرجی تایبەتی خۆی هەیە. بۆیە ئەو مناڵانەی کە ناچارەکرێن لەژێر باری هەموو ئەم هۆکارانە کە باس کرا کار بکەن و بخرێنە ژێر گوشارەوە، مەسئولیەتێکیان زیاتر لە توانای جەستەیی، زیاتر لە توانای تەمەنیان، زیاتر لە گەشەی ئینسانیان لە هەر ڕوویەکەوە پێ بدرێت، مناڵانی کاریان پێوترێت. هاوڕێیارێز ئەگەر بمانەوێت لەسەر بارودۆخی ژیانی بنەماڵی ئەم منداڵانە باسکەین، بارودۆخیان چۆنە؟ هەر بازم کە لە وەڵامی پرسیاری یەکەمە ڕوون بوو، بارودۆخێکی یەکجار خراپیان هەیە. دیارەکە بنەماڵەیەکە ناچار با من یەکەم جای ئەوەش بڵێم، ئەمە جاری وایە کاڵی مناڵانی کار
تەنها مناڵانێک کە لە شەقامەکانە ئەیان بینین دێتەوە بەرچاومان یان بە تایبەتی کە ئەگەر فیلمی ئەو فیلمانەی کە لە ژێر کۆنتترۆلی کۆماری ئیسلامیە دەرەچێت کە سێگیەکان بۆ نمونە بیانەوێت کە مناڵێکی کات بخەنە بەرچاو هەمیشە ئەو مناڵە ئەخەنەوە گرروهێک ئەیخەنەوە گرروهێکی مافیاکە ئەوان خەریکن سەرپەرشتیانەکەن و ئەو مناڵانە وادارەکەن مەجبوریانەکەن کە کارکەن و لە شەقامەکانە جێگوزینیانەکەندیان ئەمن یانەوەی کەیانکەن بە گوڵ فرۆش یا ئەوەی کە ئەیانکەن بەشت فرۆشێک دەست فرۆشێک لە ناو شەقامە بەڵام لە ڕاستیە تەنها مناڵی کار ئەمە نییە بگرە ئەوەی کە باری خراپی ئابووری بنەماڵە باری فەرهەنگی نەبوونی فەرهەنگی دروست لە بنەماڵە واتلێکە کە تۆ مناڵی کار ببێت بۆیە بەڕاستی ئەو بنەماڵانە لەژێر گوشارێکی یەکجار زۆران بۆ نمونە جاری وایە ئەو مناڵە یا خودی خۆی بەخێوکاری بنەماڵەکەیەتی یا ئەوەی کە یارمەتی دەری بنەماڵەکەیەتی جاگەر یارمەتی دەر بێگەڕێتەوە بۆی کە باوکی یاخود بنەماڵەکەی یاخود گەورەترێک لە خۆی تووشی نەخۆشینێک بووە توانای کارکردنی نییە یاخود ئەوەی کە لەباری تەمەنەوە چۆتە سەرەوە توانای کارکردنیان نییە یاخود ئەوەیەکە لەباری بیمەوە ئەوەندە بدروسی و بە بیمە نەکراون کە بتوانن لە شەرایەتێکیوە لە هەلومەرجێکی خراپێکیوە ئەو نەپشتیوانێکیان بکرێت کەم ناچار نەبن ئەو مناڵە بدەنە باری کارکردن و مەجبوری کەن کە لە دەرەوە کارکە بۆیە بەڕاستی باری ئەو بنەماڵانە یەکجار خراپە کە مناڵێکی وای لێ بێتەوە و بەشێکی تریشی منە گەڕێتەوە بۆ سەر نەبوونی پەروەردەیەکی دروست لە نێو بنەماڵەکانە بۆ نمونە من جای وای شێگەڕێن بۆ بەڕاستی کە لێرە مناڵ چ بە کرد چ بە کوڕەوە ئێمە هەمیشە ویان لێکن کە هەمیشە مەسئولیەتێک خەینە سەر شانیان هەر لە مناڵیەوە وایان پێ ئەڵێن ئێهێنین بە گوێچکیانە کە تۆ مەسئولیەتێکت هەیە جا ئەم مەسئولیەتە ڕەگەزیش کراوە تەنانەت بۆ نمونەگە کوڕێک بێ پێمان وایە کوڕ حتممەە لە قەبی پیاوی پێدرێن کە تۆ بەخێوکەری بنەماڵی کە تۆ لە داهاتوودا تۆ ئەبێ بنەماڵەکەت بەخێوکەی تۆ سەرپەرشتیانی ئەو بکەی بۆیە هەر لە مناڵیەوە ئەوە بارەهێنن کە یەک ئەوەش لە نەبوونی یەک لە نەبوونی ئەو فەقر و دەستەنیایە دوو لە نەبوونی پەروەردەیەکی دروستایە کە ئەوش فەقری فەرهەنگی و فەقری پەروەردەیە کە بە هەمان شێوە منە ئەیگەڕێنەوە بۆ سەر سیاسەتی کۆماری ئیسلامی کە نەیتوانیوە بە دروستی لۆژیکیانە کار لەسەر ئەمە بکە و بەشێکی ئەگەڕێتەوە بۆ سەر کچەکان ئەو کچانێک کە لە نێو بنەماڵە لەدایکە بن ئەڵێ خوێندنت بۆ چییە تۆ دواڕۆژ هەر شووەکەی هەر دانێکی تر بەخێوتەکە ئەمڕۆ من بەیانی دانێکی تر و تۆ ناچارەکات تۆش بە شێوەیەکی تر کار بکەی جایسە ئەم کوڕە لە دەرەوە کارەکە وە کچەکە لە ماڵەوە کارەکە بەڵام هەردووکیان ئەگەڕێتەوە بۆ سەر مناڵی کار هەردووکیان ئەگەڕێتەوە بۆ سەرەوەی کە تۆ بەبێ ئەوەی کە توانای کارکردنت هەبێت تۆ مەجبورەکری ناچارەکری کار بکەیت و بەڕاستی ئەو بنەماڵانەی کە مناڵی ویان لێبێتەوە دیارە بنەماڵە هایەکن کە خۆشیان لە شێر گوشاران بۆ ئەوەی کە خۆیان ڕزگارکەن لەو هەلومەرجەکەتیانە لە مناڵ کەڵک وەرەگرن بەڵێ هاوڕێیارێ زۆر جاریش بەشێ لە منداڵانی تەلاقن لە ڕووی منداڵانی تەلاقڕن لە ڕووی ناچاریە و ڕووەکەنە کار و بەشێکیان مەجبورە بن یان لە باندی مافیاکانی سپای پاسداران وەکو مەواد فرۆش و یان بڵاوکەرەوەی مەواد لە ناو شارەکانە سوءاستیفادەیان لێەکەن زۆر جار ئەمانە دەبەستێنەوە بەو باندانەوە زۆر ڕاستە ئاماژێکی بەشتێکی باشکرد ئەویش تەلاقە دیارە ئاماری بەرزبوونەوەی تەلاق لە ئێرانە یەکجار زۆرە ئەویش ڕیشەشکەنیکەی زۆرشت لە خۆیەگرێ ئەوەی کە ئێمە هەر لە سەرەتاوە فێری ئەوە نەکراوین کە ئەزدواجێک هاوسەرگیریەکی دروست بەرمەبنای پەیوەندیەکی ڕاست بەرمەبنای ئەوەی کە ئێمە پرۆسسێکە بێ بەڕێوە ببین بۆ ئەوەی کە هاوسەرگیری بکەین ئەوەمانە نییە دواترەکان ئەمە مناڵمانە بێ و دواترەکانیش ئەوێتە مناڵی تەلاق ئەوەیە کە جیابوونەوە زۆر زیاتریشە بێ و هۆکارێکی تریشەوەیەکە ئەتیادە بەداخەوە ئێمە زانین کە ئاماری ئەتیاد بەکارهێنانی مەوادی مخدر
بەکارهێنانی مادە هۆشبەرەکان یەکجار لەسەرەوەیە کە ئەمەش بە هەمان شێوە خودی سیاسەتی کۆماری ئیسلامی بۆ دوورخستنەوەی و خەڵکە لە سیاست بۆ کەسن کاروبارێکیان بە گۆڕانێک لە ڕژیمیان نەبێت بۆ جێگوزینکردن و محکەمکردنی ڕێگە و جێگەی خۆی لە ناو جامعە بەکارهێناوە لەو خەڵکەکە مادەی خۆش بەکاربێنێت کە ئەوەش بە هەمان شێوە هۆکاری ئەوەیە کە تۆ ئاماری تەلاق ڕواتە سەرەوە و دواتر مناڵی تەلاق لەدایکە بێت کە ئەم مناڵانی لە تەلاقە لەدایکە بێت یاخۆت ئەو پەیوەندبوون بۆ چی پێڵێ ئەو باندانی کە تۆ باست کرد بە هەمان شێوە تۆ کاتێککە مناڵ لەژێر گوشارێکی وابێ دوور ئەخرێتەوە لە مەکتەب دوور ئەخرێتەوە لە پەروەردە دوور ئەخرێتەوە لە مناڵی خۆی کە چۆن ئەو پرۆسەی مناڵبوونیە چۆنە بێت تێ بپەڕێنێت کاتێک لە هەموو ئەمانە تێپەڕی ئەوێ بە منداڵێکی ڕام کە ڕام کرا ناچارە قبولی بکات ئەوەی کە هاتوتە سەر ڕێگەی بۆیە بە ئاسانی قاچاقی پێکرێت بە ئاسانی کۆماری ئیسلامی بەکاری هێنێت وەکو هێزی خۆی جایسەمە هێزی بەسینج بێت هێزی بەکارهێنانی مادەی هۆشبەر بێت هێزی یاخۆد تەنانەت بەردگی جنسیش بێت یان جاری وایە ئەو مناڵانە بە پارە کار ناکەن ئەخرێنە ژێر باری جنسیشەوە مناڵانە بەڕاستی و تەجاوزیان پێکرێ و ئەمەیە کە تۆ جاری وا هەیە قەیرانی قوڵی بەکارهێنانی مناڵی کار بەڕاستی لێران ئابینی کە چەندە قوڵ و چەندە دڵهەژێنە هاوڕێز چەند مەترسیەک هەڕەشە لە منداڵانی کار دەکات لەسەر مەترسیەکان بۆ ئەوەی کە بۆ سەر منداڵانی کار مەترسیەکان بۆ سەر منداڵانی کار خۆ هەر لە کۆی قسەکانمانە بەڕاستی مەترسیەکانیش دیار بوون بۆ سەر مناڵانی کار چییە ئەوەیە کە تۆ لە گەشەیەکی تەبیعی خۆت کە مناڵی چۆن گەشە ئەکاتن نەک تەنها لەباری جسمانیەوە بگرێ لەباری دەرونیشەوە لەباری فکریشەوە چەند دەزەرە دەگەینێ بۆ مناڵە ئەو مناڵە لەباری جسمانیەوە گەشەی پێناگا ئەو مناڵە تووشی عفونەتی لەشە بێ بۆ چونکە بەهۆی بەکارهێنانیەوە لە هەر شوێنێکی کارکردنا بێت بهداش ڕعایەت ناکەن یاخود لەباری دەرونیەوە بە هەمان شێوە ئەخرێتە ژێر گوشارەوە مناڵی نەکردووە تەنها فێر وەکە کارکە تەنها فێری ئەوە کراوە کە تۆ ئەبێ پوڵ دەربێری تەنها فێری ئەوە کراوە کە تۆ مەسئولیەتێکە بێ بخرێتە سەرجانت تەنها فێری ئەوە کراوە کە تۆ بەخێوکەری بەڕاستی تۆ بەخێوکەری و چۆن و کاتێک کە ئەمە کرا مناڵ لە هەموو مناڵی خۆی مناڵ لە پەروەردە مناڵ لە فکرێکی باش مناڵ لە بیرکردنەوە لە داهاتووی خۆی دوور خرایەوە هەموو ئەمانە ئەتوانێت زەرێک بێت بۆ سەر مناڵ و هەر ئەم مناڵی شەسەکە گەورە دەبێت کە کاتێک گەورە بوو و لە مناڵی خۆی دەرتێبێ بە کەسێکی گەورە ئەوە هاکە ئاماری زۆشتی تریش بە هەمان شێوە ڕواتە سەرەوە ئاماری ئەتیا دەڕواتە سەرەوە ئاماری قاچاق ڕواتە سەرەوە ڕەنگە خۆی ببێ بە قاچاقچی ئاماری کەمتر تێگەشتن لە هەلومەرجی سیاسی فەرهەنگی ئابووری وڵاتەکەی لە دەسەدا کە ناتوانێت هیچ کام لەمانە مەسئولەتی هیچ کام لەمانە بگرێتە ئەستۆی خۆی ببێ بە کەسێکی بەسوود بۆ ئەو کۆمەلگایە و دواترەکان نەزانێت کە ئەو کۆمەلگا چەندە لەژێر فەقری تاکی دروست پەروەردەکراودایە کە هەم زەرەرێکە بۆ خۆی ئەو تاکە و هەم دواترەکانی دەتوانێت زەرێک بێت بۆ خودی کۆمەلگاکەی بەڵام ئێمە باس لە کۆمەلگای و کۆماری ئیسلامیەکەین کە تاک نەفەر کەس جایسە مناڵ گەورە ژن هەر کەسێکی تر بێ کەمترین ئەهەمیەتی هەیە کەمترین نرخ و کەمترین گرنگیەکی پێدرێ چونکە ئەو بۆی گرنگیە و تەنها دەسەڵاتێکی خۆیەوە پشەست پێنەری لەریایە بۆیە بەڕاستی مناڵانی کار نەک تەنها لەسەر پرۆسی ئەو مناڵبوونەی خۆیانە کە هەنزەرەرە بەڵکو گەورەبوونیشیان زەرەرە تەنانەت ئەتوانم ئەوەش بڵێم بیرم نەچێکە هەرچەند ئاماری زۆربوونی مناڵانی کار زیاتر بێت ئێمە بگرە کەمی ڕوبەڕوە بینەوە لەگەڵ کەمی کارکردنی گەورە ساڵانیش ینی هەلی کارکردن بۆ ئەوان کەمە بێتەوە بۆ لەبەرەوەی کە ئەو مناڵن توانای بڕیاردانیان نییە توانای ناوتنیان نییە ئەخرێنە ژێر ترسەوە ئەخرێنە ژێر گوشارەوە و ئەو تەنها فێر کراوە کە بڵێ بەسەر چاو جایسە بە حەقدەسێکی یەکجار کەمیشی پێقبوڵە معلومە ئەو وڵاتانەی کە سەرمایه‌داری قسە یەکەم یەکە ئەو وڵاتانەی کە پیشەسازی قسە یەکەم یەکە معلومە لە نیرویەکی هێزێکی کاری کۆمناڵان زیاتر بەکارێنێت تاکو گەوران بۆیە هێزی ئەسڵ کاری مناڵان
نەک تەنها مەترسیەکە بۆ سەر خۆی لەباری جسمانی و دەرونی بەڵکو مەترسیەکە بۆ سەر کۆمەلگا بەڵکو مەترسیەکە بۆ سەر داهاتوو یا کۆمەلگا و بەڵکو مەترسیەکیشە بۆ سەر کەسە گەورەکان یاخود گەورەتر لە خۆیان لە هەلی کارکردنە دۆزینەوەی هەلی کارکردنە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئارێز. کۆمەلگا چۆن لەگەڵ ئەم منداڵانە هەڵسو کەوتەکەواتە منداڵانی کار؟ کۆمەلگا ئاخر مەبەستمان ئەگەر مەبەستمان کۆمەلگای جیهانی بێت بازم بە هەمان شێوەی گەڕێمە بۆەوەی کە چۆن ئەو هەڵسوکەوتی کە لەگەڵ ئەوە ئەیکا تەنها وەکو نیرو وەکو هێزێکی کار بەکاری هێنێت هێزێکی کار کە دەستێکی کەمی هەیە هەر بازم گەڕێمەوە سەر ئەو شرکەتی کاکاوە قسێکی هەیە ئەڵێ شیرینترین بەرهەمهێنەر لەژێ چاڵترین ڕووداوە خەریکە دروستە بێ بەڕاستی بۆیە ئەو بۆی گرنگ نییە ینی تو کۆمەلگا بەرامبەر بە مناڵ من پێم وایە هیچ هەنگاوێکی دروستی بە تەواوی نەناوە ناتوانین بڵێن 100% ئەمە لە ڕووی جیهانیەوە من باسیەکەم بە تەواوی نەیتوانیەوە بیناوە چونکە من لێرەکە لە سوێدیشم بازم بە هەمان شێوە ئەو نیروی هێزی کارکردنی مناڵە ئەبینم کە ئەوەش ڕەنگە لێرە لەباری مادیەوە لەباری اقتصادەوە ئەو دەرفەتی داوێت بە بنەماڵەکان بە مناڵەکان کە تۆپتانی ئەو کارە نەکەی ینی نەڕێت ژێرباری ئەو کارە بەڵام جاری وایشە ئەوانی کە قاچاقبەری مناڵن ئەوەی کە بە نایاسایی مناڵ قاچاقەکان بە دڵنیاییشەوە لێرە هەیە کە بەکاریانەهێنن جا ئەم بەکارهێنانە من ئەوەش بڵێم تەنها بۆ سەنعەت و تەنها بۆ زیاترکردنی باری دارایی ئەو وڵاتە نییە بەڵکو دینی شەتوانە بەکاریان بهێنێ ئێمە لە مناڵ وەکو باری دینیەکەی بەکاری هێنین ئەوێنین لە ئەوروپا ئەوەنەی ئیسلامیزەبوون زیادی کردووە کە زۆرترینیشان لەباری مناڵانەوە خەریکن کارەکەن و کار لەسەر مناڵانەکەن ئەو بنەماڵانەی من کە لێرە ئەیان بینم بەڕاستی مناڵهایەکیان هەیە کە خوار تەمەنی 10 ساڵیشە بەڵام دین لە تاڵ سەرتاپای دێتە خوارەوە من لە مەسەلەکە لاەدەم مەبەستم وەیە کە بەکارهێنانی مناڵ کە چۆنە بەڵام بۆ مناڵانی کار ئەگەر من بگەڕێمەوە بۆ سەر ئێران کۆمەلگا ئەوەی کە چۆن لە مناڵانی کار دەڕوانێت بەڕاستی زۆر دەسەکەمێکی لەم شتانێکی ئێساوتم نیە بگرێت زۆر خراپتریشە لە ئێران بەپێی ئەو ئامارە جیهانیەکان کە باسەکرێت ئامارە ببوور ئامارەکان کە باسەکرد لە ئێرانە هەیە زیاتر لە 4 بۆ 7,000 مناڵی کارمان هەیە دەی ئەمە قەشەنگ دیاری ئەخاکە کۆمەلگا چه دیدێکی ڕوو بە مناڵانی کار هەیە چەند ڕوانینێکی بە مناڵانی کار هەیە و تەنانەت بەپێی ئەو یاسایانەی کە بۆ مناڵی کار دیاری کراوە کە لەباری ئەمنیەتیەوە لەباری ڕەفاهی خوێندن و پەروەردە و گەشەوە بکرێت کۆماری ئیسلامی لە ئێرانە لە هەموو ئەمانە لای داوە و تەنها لەژێر ئەوەی کە فەقر هەیە نازانم بەقۆڵێژێت خۆی لە هەموو ئەمانە خەریکە لادات و هۆکارهایەکی نادروست و نابەجێ خەریکە دێنێتەوە خەریکە پاسا بۆی هێنێتەوە کە ئێمە لە هەوڵی نەمانی یاخود هەوڵی لە ئەقل کەمکردنەوەی مناڵانی کارە هەین بەڵام بەداخەوە وایش نییە بۆیە دیدیان یەکجار خراپترێکە هەر بەکاریان دەهێننەوە هەر ئەوەیە کە ئەوێنی لە شقامەکانە مناڵ هێشتاکە ڕوو لە زیادبوونە هەوێنی هێشتا لە کارگەکانە ڕوو لە زیادبوونە لە کوچە و کۆڵانەکانە یەکجار ڕوو لە زیادبوونە لە کارگەکانە ڕوو لە زیادبوونە بۆ ئێمە دیدگای کۆمەلگا بۆ من ئەو هۆکارانەی کە کۆمەلگای ئێران باسی کات باشتر وایە کە بڵێن کۆماری ئیسلامی باسی لێوەکە هیچ کات هۆکارێکی زۆر قانە کوونەندە و دروست نەبوو بۆ منداڵانی کار بەڵکو شانە شلکردنێکە لەسەر ئەو مەسەلەیە وە گرنگی نەدانێکە بۆ مەسەلەیە هەیە. بەڵێ هاوڕێ ئارێز بۆ نەمانی ئەم دیاردەیە دەبێت چی بکرێت؟ ئەوەی کە بۆ نەمانی دیاردی مناڵانی کارە بێت چی بکرێت من بەپێی خوێندنەوەی خۆم ئەیڵێم چونکە دیارە هەر مەسەلەیە کە لە کۆمەلگا مەسەلێکی یەکجار زەقە و ئەبێ بە پرسی یەخۆت بەشێکی زۆری ئەو کۆمەلگا ئەگەیتەوە وەکو مەسەلەی ژنان وەکو مەسەلەی کرێکاران یخود بەشێکی شەگەڕێتەوە سەر مەسەلەی مناڵانی کار کە من پێم وایە کە کەمترین ئەهەمیەتێک ئێمە بیدەین لە کۆمەلگا بەڕاستی مناڵە و لەوێشە مناڵانی کارە. ئەوەی کە چی بکەین و چی نەکەین من بگەڕێمەوە بۆ سەر قسەکە ئەو هەر مەسەلەیە کە لەناو کۆمەلگا زۆر گرنگە و کۆمەڵێک تاک لەناو ئەو کۆمەلگا ئەگرێتەوە
پێویستەکە کە زۆر ڕێشەکەنی بۆی بکرێت، یعنی زۆر لە ڕیشەوە بۆی بڕواندێت کە ئێمە چی بکەین و چی نەکەین بۆی کە ئەم قەیرانە نەمێنێت یا زۆر بەرەوکەمی بڕوات. ئەوەیە کە منوەکو خوێنەوەی خۆم بێڵێم، چونکە ئەمە بەڕاستی لەباری دەنوناسیەوە پێویستی شیکاری بۆ بکرێت، لەباری کۆمەڵناسیەوە پێویستە شیکاری بۆ بکرێت، لەباری اقتصاد و لە زۆر ڕووی دیکەوە پێویستە شیکاری بۆ بکرێت. بەڵام کۆماری ئیسلامی ئێران حکوومەتێکە نەک تەنها بۆ سەر مافی مناڵە، نەک تەنها بۆ سەر مافی مناڵانی کار، بەڵکو لە هەر ڕوویەکی ترەوە، لە هەر مافێکی تاکە کەسی تۆ لێ ناومیدی بێهیوای لێ کە بتوانێت کارێ بکات و بە هەمان شێوە بۆیە ئەو کە ئەڕوانیتە ناو خودی سەیری کەسە یاساکانی کۆماری ئیسلامیەکەی هیچ ڕێگەیەک نادۆزیتەوە بۆی کە ئەم مناڵانی کارە کۆتایی پێبێ. بەڵام لەناو خودی ئەو دام و دەستگا حکوومەتیەکان کە لەژێر چاوەدەری خودی کۆماری ئیسلامیایە، چەندین NGO، چەندین ناوەندی کۆمەڵایەتی دیکە، چەندین گروپ کە ئەوان کاری بۆکەن، کار بۆ نەمانی و یەخود نەهێشتن یەخود لاقل کەمترکردنەوەی ئەم قەیرانی مناڵانی کار ئەکەن، بازم بە هەمان شێوە هەستەکەی کە لەوێ شۆ خەریکی ناوەمی دەبی بۆ چۆکە هەر هەنگاوێک کە ئەنەن ڕوبەڕووە بنەوە لەسەر ڕوبەڕوو ئەبنەوە بە بڕیارێکی کۆماری ئیسلامی و ئەو بڕیارە ناڕواتە بواری جێبەجێکردن و ئەمە یەکا بێ. من بەشێکەوەیە کە گەڕێمەوە بۆ سەر یاسا کە ئەوەیە کە من ڕوبەڕووی کۆماری ئیسلامین، بەشێکی گەڕێمەوە بۆ سەر ئەو ناوەند و NGOانێکی تر باسم کرد کە ئەوانیش بە هەمان شێوە هەرچەند ڕەنگە سەر بە کۆماری ئیسلامیش نەبن، بەڵام بازم هەر یاسا و ڕێسا و هەموو شتێکیان نەگەڕێتەوە سەر ئەوێ بۆی کە کارەکەیان جێبەجێ بکرێت و من بەشێکیشی ئەگەڕێنەوە بۆ سەر تاکی خودی کۆمەلگاکە. دیارەکە ئەوەندە وشیار نەکراونەتەوە ئەو تاکە کە تۆ چۆن بەرامبەر بە مناڵ بتوانی ڕەفتارکەی کە مناڵی دواترەکان لە داهاتووە مناڵی کار پەیدا نەبێت، یاخود ئەگەر مناڵی کار پەیدا بوو ئێمە چۆن بتوانین بەرامبەری ڕابۆستینەوە و چۆن وەکو تاکێک نەوەکو NGO، نەوەکو حکوومەت، نەوەکو یاسا، نەوەکو هیچێکی تر چۆن بتوانین ڕوبەڕووی بینەوە بەڕاستی. بۆیە لێرە سێ بەشە. ئەگەر وەکو حکوومەت بێ حتمما ئەبێت کە ئێمە یاسا و ڕێسامان هەبێ کە مناڵ ئەبێ بەبێ لە بەرچاوگرتنی ئەو، یعنی مناڵی خوار 18 ساڵ بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئاستی ئابووری بنەماڵەکەی چۆنە مەجبور حتمما بکرێ ببڕێتە مەکتەب، یعنی بەبێ هیچ ئەم لەو ئۆلا ئەبێ بۆی دابین بکرێت کە ئەو مناڵە مافی خوێندنی هەیە و ئەگەر نەچوە مەکتەب حتمما ئەبێ لێکۆڵینەوە بکرێت کە بۆچی نەچوەتە مەکتەب و ئەبێ بخوێنرێت و دەوڵەت وەزیفەی ئەوە هەیە تا تەمەنی 18 ساڵگی بنەماڵەکەی لەژێر هەر هەلومەرجێکی ئابووریا بن ئەو مناڵە بنێرێتە مەکتەب و بەخێوی بکات، لەباری مادیەوە بەخێوی بکات بۆ مەکتەب، چونکە مەکتەب شوێنێکە بۆ پێگەیاندنی ئەو مناڵە، مەکتەب شوێنێکە کە ئەو مناڵە نزیکە خاتەوە زیاتر لە مناڵی خۆی، نزیکە خاتەوە لەناو جەمعی مناڵانی دیکە و ئەمە پەیوەندی دروستەکە. ئەم جۆری پەیوەندیانە وات لێکا کە تۆ لەباری دەرونیشەوە تۆ ئینسانێکی ئارامە بی، ئینسانێکی کە کەمتر لە ئەفسردگی دوورە بیتەوە کە زۆربەی مناڵانی کار تووشی خەمۆکیشە بن بەڕاستی، وەلێەوە تۆ پەروەردە ئەکریەی، پەروەردەیەکی دروست ئەکریەی کە جاری وایشە من بەڕاستی بینیمانە بیستومانە ئەگەر مناڵێک ئەگەر بنەماڵەیەک تووشی داڕمانێکی ئێستا بڵێن فەرهەنگی یاخۆت تووشی کێشەیەک بوو بێت، ئەگەر مناڵەکەی خوێنەوار بوو بێت بەڕاستی ڕێگە چارەکەی لای مناڵەکەیەوە بینیوە کە ئەمەش ئەو مناڵە خۆی لە مەکتەبا بینیوەتەوە. ئەوە لەوە دوای ئەوەشە کار لە ئەوانەی کە NGOکان کارەکەن کە بەڕاستی ئەوانش ئەتوانن کە دۆرێکی یەکجار گرنگیان هەبێت لەسەر ئەوەی کە تەنانەت لەژێر گوشاری ئەو کۆماری ئیسلامیشە کە ناهێڵی هیچ کاری بکەن یاخۆ دەبێت حتمما لەژێر دەستی بڕیاری ئەوانە کارەکە جێبەجێ ببێ، ئەتەنەن گوشار خەنە سەریان بێدەم نەبن. ئەگەر بۆن ئایسەت من تماشایەکەکەی بۆن من هاتم سەر چێ بکەم کە بزانم مەسەڵ ئاماری ئەمڕۆی مناڵانی ئێران لە ئێرانە چۆنێکە من بەڕاستی ئەمانێکی دقیقم ناتە سەر لە حاڵێکە هەموو ئەوانێکی بینین چاویە، هەمووانێکی بیسین هەمووی تەخمین خەریکین لێدەین بە دقیقی نازانین بۆ ئەمەش ئەگەڕێتەوە بۆ کەمکاری بەڕاستی NGOکان، کەمکاری ئەو گروپ و ڕێکخراوانەی کە بەشێ مەدەنی کاری لەسەرەکەن و ئەمانیش بە هەمان شێوە لەژێر گوشاران، بەڵام ئەو هێزەی کە ئەوان دروستیان کردووە حتمما دەتوانن بەکاری بێنن بۆ کە گوشارێک خەنە سەر کۆماری ئیسلامی، حتمما ئەبێ وشارێکی زیاتر بدەن بە تاکی کۆمەڵگا. ئیساگە جمهوری ئیسلامی بە هەر هۆکارێک نایدا منەتانم بیدەم هوشیاریەک لەناو کۆمەڵگا دروستەکەم کە
ئەسڵەن ئزدواجێک نەبێت کە لە ئەوڵەوە باسمان کرد کە ئێمە دواترەکان ببێ بە تەلاق و دواترەکان مناڵ دروست ببێ هوشیاری ئەوە بدەین کە تۆ لە سەرەتای هاوسەرگیریتەوە ئەگەر توانای ماڵیت ئەوە نییە مناڵ مهێنە دنیا هەنی زۆر بەبێ ئەم لە ئەولا چونکە ئەمە لەو لایشەوە تووشی کللتورێکین بەڕاستی من ئەگەر بگەڕێمەوە بەشی ئێران و کوردستان و شارەکان و هەمووەمانم تووشی کللتورێکیشین کەوای کردووە کە ئێمەڵ ئەزواج یعنی مناڵ تۆ مناڵێ بەخێوکەی لە حاڵێکە پێمان وایە کە مناڵێ دێتە دنیا بۆ کە کێشەیەک حەلکا لە حاڵێکە وانە بگرە کێشەکە گەورەترە بێ کێکیشان بەڕاستی مناڵانی کارە و هەروەها ڕەفتاری ئەویان لەوە کە بەڕاستیە بێ ئەو وشیاری لەناو کۆمەلگایە جێبەجێ بکەن کە بتانن خەڵک وشیار بێتەوە دوایەوەش ڕەفتاری خودی تاکە لەناو کۆمەلگایە ئێستا دەر بۆ نمونە دەستفرۆشێک بێتە بەردەسی من کە زۆر زۆر ڕوبەڕووی بوومەتەوە من دیدێکی بەزەیانم هەیە بۆ مناڵە بەبێ ئاگا لەوەی کە ئەو دیدە بەزەی منە چەندە خراپ و کاریگەریکی خراپی هەیە لەسەر ئەو مناڵە کە ئەو مناڵە ئەسان دا ئەڕمێ لە ناخەوە دا ئەڕمێت نەتوانای گەشەی هەیە وەهی هەرگیز ئەو نیگا ناتانێت فەرامۆش کا کە تۆ چەندە بە نیگایەکی بەزەیانە خەریکی لێ ئەڕوانی و ئێمە بێ ئاگاین لەوەی کە چەندە لەباری دەرونیەوە خراپ بەسەر ئەو مناڵە ئاشکێتەوە ئەوە لەوە ئەو نیگا بەزیانە لابین چونکە هەموو ئەو کێشە کۆمەڵایەتیانە کێشە سیاسیانە کە لەناو خودی ئێرانە هەیە هیچ کامێکیان جێگەی بەزەیی نین بەڵکو بگەڕین بە شێوەیەوە کە ئێمە هۆکار ئەسڵان بگەڕین بۆی کە هۆکارەکەی چیە و ئێمە ڕێگە حەلێکی بۆ بدۆزینەوە بەڕاستی و دوای ئەوەیشە ئەگەر ئەو مناڵانە من لەسەر ئەو باوەڕیشە هەم کە کاتێک کە مناڵێ دێ بۆلات ئەمە گەڕێتەوە سەر بەرپرسیاتی خودی تاک لەناو ئەو وەزعیەتا کە تێ ئەکەوێت و مناڵێکێتە بەردەمی لێ نەکڕین لە جیاتی و کە لێ بکڕین ئێمە هەوڵ برین کە ئەو مناڵە بە پێی توانای خۆمان بخێنەژێ کاریگەریمانەوە ئیسجا بە قسەکردن بێت بە ناساندنیان بە ناوەندێکی کار و مناڵان بێت یا ئەگەر باری ماڵی خۆم باشترێک بێت بتوانم کە ئەو مناڵە بکەمە ژێر سەیتەرەی خۆم و نەهێڵم لەژێر ئەو هەلو مەرجا بەڕاستی نەخۆم ببێت یا ئەو بنەماڵانەی کە ناچارن مناڵەکانیان بنێرن بۆ کارکردن بەڕاستی دەبێت بخەمە ژێر ئەوەی کە چەتری یارمەتی خۆمەوە وەکو تاک ئیتر ئەوەیشی کە چۆن ئەبێ بیمە بکرێن بیمەیەکی دروست بکرێن بیمەیەک بکرێن کە بتانن لە عەقەل ئیمکاناتی سەرەتایی بنەماڵەیەک یەخود ئینسانێک بتانێ جێبەجێ کات و پێی بژی بەڕاستی ئەوە هەم کاری دەوڵەتە هەم کاری یاسایە ویتەوە لەژێر دەسەڵاتی تاکە ڕواتە دەرەوە بەڵام هەروە گوتم دەستی یارمەتی خەڵک جاری وا هەیە بەڕاستی زۆر درێژە و ئێمە ڕوبەڕووی خەڵکی ئێرانین ڕوبەڕووی خەڵکی کوردستانین لەویاکە ئێمە زانین کە لەژێر ئەو هەلو مەرجە سەختەیە کە کۆماری ئیسلامی بە سیاسەتی خۆی چەندە قایم سەپاندیوێ بەسەر ئەو خەڵکە بەڵام ئەو خەڵکە بازم لەژێر ئەو گوشاران نقم نەبوون بەڵکو بەهێزتریش بوون من حەزەکەم ئاماژەیەکیش بەوە بکەم جاری وا هەیە ئێمە دیارەکە کە باسی ئەمە ئەسڵ مناڵانی کار لە ئێرانەکەی ئێمە یەکسەر چاومانە ڕێتە سەر تاران یەخۆ شارە گەورەکان خۆ بە دڵنیاییشەوە وایە بۆ چکە تاران ئەسڵ ناوەندێکە بۆ نەک بۆ دانیشتوانەکەی خۆی بەڵکو بۆ کۆکردنەوەی هەموو ئەو کەسانی کە لە گۆشۆکنارەکانیان دێنە ئەویا بۆ کارکردن بۆ هێنانە دەستی بژێوێکی نان بۆ نانێک ڕوواکەن لەویا بەڵام کوردستان لەبیر نەکەین ئێمە مناڵانی کار لەوێش زۆرە نەک تەنها مناڵی خیابانی و کارگا نەک تەنها ئەو مناڵانەی کە لە شەقامەکانە و لە کۆڵانەکانە کارەکەن بەڵکو ئەو مناڵانشکە کۆڵبەری ئەەکەن بەڕاستی ئەو مناڵانەی کە ناچارەکرێن کۆڵ ببن کۆڵ بێرن کۆڵ دابەزێنن و لەژێر فشارێکی جسمانی یەکجار سەختە ئەو کارە بکەن بەڕاستی ئەوانیش مناڵانێکی کارن کە ئەوەش نەبوونی هەلومەرجی باشی باری ماڵی کەسەکانە ئەویش نەرەخسانی هەلی کارکردنی باش بۆ ئەو بنەماڵانەسە کە بتوانن گەورەیەکی ئەو مناڵە ئیسە هەر کام لەیەکیان بێ بتوانێت کارکەوە ببێ بە بژیوی بنەماڵە و بەناچار ئەو مناڵانیشە بەنەبەر باری کۆڵبەری کە ئینسانەترین کارە تۆ لەوێ گیان لەسەر دەستی بۆتیکێکنان
بۆیە حلکردنی ئەم مەسەلا بەڕاستی ئەبێت تۆ لە ڕیشەوە زۆر شت هەڵکۆڵی تا بتوانیت کاری لەسەر بکەین بۆیە ئەگەر من لە یاسایش ناومید بووین کە ئەبێ هێزێک بین قدرەتێک بین بتوانین گوشار بۆ ئەو ڕژیمە بینین ئەگەر نەیشمان توانی لەپاڵ ئەوەیشا دەتوانین هێزی ئینسانی خۆمان بەکاربێنین بۆ نەمانی یەخۆ لە عەقل کەمترکردنەوەی ئەم دیاردەیە. بەڵای هاوڕێ ئارێز من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان قسەیەک هەیە کە بتانەوێ باسیکەن فەرموون. زۆر سپاس منیش قسێکم نەماوە و زۆر سپاس کە ئەم باسەتان وروژان زۆر سپاس کە مەجالێکی شتاندا بە من بە پێی خوێنەوەی خۆمم بابەتە بکەم و بە هیوای ئەوەی کە من گرنگیەکی زیاتر بە مناڵ بدەین چونکە مناڵ بەڕاستی پێکەنەری کۆمەڵگایە مناڵ تاغیرە مناڵ پەروەردەیەکی دروست لە مناڵات توانێت داهاتووی کۆمەڵگایە دیاری بکە. سپاس و ڕێز. بەڵێ جارێکی تر سپاس بۆ هاوڕێ ئارێزی محەممەدی کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە بەشدار بوو. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری هەتا بەرنامێکی تر و هەفتێکی دیکە ماڵاوە. بشورین روماتیکش دارکان چشتی دریا چین خونی ماس یخم بارکان بابا گریجی گنم رنگین بکین گش دشتکان بو هجاری سفرکان من بابو خنین شیرینان بو هجاری سفرکان من بابو خنین شیرینان بندو قفص بمره بهار دينوا فرمسكي تشاوي كوتركان اسرينوا تا دقينا تا كداري برزي آوات ووين تا سبيدي عشقي شون بخزان اسرينوا تا سبيدي عشقي شون بخزان اسرينوا تا كروجه بيتدي خوني من علاني حجر رول الشاري خونكان أبرينا واقشت ريقكان بولامس قرتني خون وخيال يا سمان پنجري روناكي الروينين لسر ديواركان پنجري روناكي الروينين لسر ديواركان بشورین روماتیکش دارکان چشتی دریا چین خونی ماس یخم بارکان بابا گریجی گنم رنگین بکین گش دشتکان بو هجاری سفرکان من بابو خنین شیرینان بو هجاری سفرکان من بابو خنین شیرینان